جارێکی دیکە دادگای تاوانی دوی هەولێر دادگایی هەریەک لە سلێمان کەمال و سلێمان موسا و دکتۆر عامر خالید و جەمال خەلیل و فرسەد ئەحمەد کە 5 کەسی دیکەن لە چاڵاکانی دەستگیرکراوی بادینان بوون بەڕێوە برد. دکتۆر عامر خالید بڕیاری ئیفراجی بۆ دەرکراوە و بەبێ ساغبوونەوەی هیچ تۆمەتێک ئازاد کراوە، بەڵام هەریەک لە سلێمان کەمال و سلێمان موسا و جەمال خەلیل و فرسەد ئەحمەد بڕیاری 1 ساڵ زیندانیان بەسەر دادراوە. دادوەریش ماوەی تەوقیف واتە ڕاگررتنی بۆ هەژمارکردن و ئەوانیش بڕیاری ئازادبوونیان درا. پرۆسەی دادگایکردنی 5 لە چالاکوانانی بادینان بەڕێوەچوو لە پرۆسەیەکی ئازاد و عادیلانە ئێمە زۆر لە دەستەی سەرۆکایەتی دادگا ڕازین و سوپاسیان دەکەین کە مادەکەیان گۆڕی مادەی ئەو بەڕێزانە کە بەپێی مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان ئەوراقیانی حالەکرا بوو لەلایەن ئاسایشەوە، بەڵام محکەمە مادەکەی گۆڕی بۆ مادە 56 اتفاق على جینای ئەو جونحە. بەپێی ئەو مادەیە هەریەک لە بەڕێزان دکتۆر عامر خالید ئازاد کرا بە ئیفراجکردن ئازاد کرا، بەڵام هەریەک لە سلێمان کەمال و سلێمان موسا و جەمال خەلیل ئەمانە لەگەڵ فرسەد ئەحمەد ئەمانە بۆ ماوەی 1 ساڵ لە ڕۆژی 6 بۆیان حسابە، واتە ئەمڕۆ مودەکەیان تەواو بووە، هەر ئەمڕۆ ئەوانیش ئازاد دەکرێن. کۆی گشتی پرۆسەکە پرۆسەیەکی بەڕاستی لە ئەسڵدا ئەسڵەن ئەو تۆمانە هەر وجودی نەبووە، بەڵام ئەمە کاتی خۆی لەبەر ئەوەی بەڕاستی نایشارینەوە مردنیان پێ پیشانداوین بۆیە بەتایەکەی مەمنون بووین. تیمی کوردستانی ڕێکخراوی CPT عراقی دەڵێن زیاتر لە 6 زیندانی کراوی دیکە لە چاڵاکوانان و هەڵسوڕاوانی بادینان ماون کە تاکو ئێستا دادگایی نەکراون و پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ نەکراوەتەوە. بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانیش دەڵێن کەش و هەوای ئەمڕۆی دادگا لە دانیشتەکانی دیکە جیاواز بوو، بۆیە بێتاوانی دەستگیرکراوان شتێکی چاوەڕوان کراو بوو. پێویستە ئەو زیندانیانەی تریش کە بەبێ بەڕێوەچوونی پرۆسەی دادگایی لە زیندانی ئاسایش کراون، پێویستە ئەوانیش پرۆسەی دادگایکردنیان بۆ بەڕێوە بچێ. بەپێی ئەو زانیارانەی ئێمە هەمانە زیاتر لە 6 زیندانی تر ماوە، نە پەڕاوی لێکۆڵینەوەیان دیارە، نە محامیان دیارە، محامیەکانیان چێن نەهێنراون بۆ دادگا. ئێمە داواکارین پرۆسەی دادگایکردنی ئەوانش بەڕێوە بچێ و بێتاوانیان بسەلمێنرێ. بڕیارەکەی ئەمڕۆ دادگا پێی گوتین کە زیندانیانی بادینان زیندانیانی بێتاوانن، ئەوانە نمایندەی ئازادی دەکەن لە زیندانەکاندا. هەر جەوی دادگا کە لە بیدایەتەوە محاکەمە دەستی پێکرد جیاوازی هەبوو لەگەڵ مڕافعەکانی تر و ئەوە بوو ئەوە ئەنجامەی لێکەوتەوە کە بڕیاری ئیفراج و ئازادکردنیان بۆ دەرچوو. دکتۆر عامر هەر بڕیاری ئیفراجی بۆ دەرچوو، 3 بەڕێزەکەی تریش بڕیاری 1 ساڵ زیندانی کە ئیمڕۆ لە 6 مانگ بۆیان حساب کرابوو کە ئیمڕۆ ئەوەکەیان کۆتایی پێدێ ساڵەکە و لە 21 مانگ ئیمڕۆ ساڵەکەیان کۆتایی پێدێ. دوای زیاتر لە 14 مانگ هێشتنەوەیان لە زیندان، دوجار بڕیار لە چارەنووسی 7 لە گیراوانی بادینان دراوە، تاکو ئێستاش 69 گیراوی دیکەی بادینان لە زیندانەکاندان و پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ نەکراوەتەوە. بە بڕوای چاودێرانیش ئازادکردنی بەشێک لە گیراوانی بادینان دوای ئەوە دێت کە دوای چەندین دانیشتنی دادگا هیچ بەڵگەیەکی تاوانباربوونیان بەسەردا ساغ نەبووتەوە، جگەلەوەش کە فشاری میدیا و ڕایگشتی ڕۆڵێکی گرنگی لە ڕزگارکردنی ئەو گیراوانەدا لە قەفەزی گرتوخانەدا بینی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.